هەرچەند داعش بەرەو کۆتایی دەڕوات بەڵام عێراق زیاد لە 3 ساڵە بە سەختی لە چەند ڕوویەکە و گرفتارە هەر لە شەڕی داعشەوە تا تند و تیژی و گەندەڵی و باری سەختی ژیان و ناڕەزایی و خۆپیشاندانی سەدان هەزار خەڵک تێکرات چاوەڕوانی وەڵامن. پێویستە سەنگ بخێنە سەر مرۆڤ لە عێراقدا. من لەو باوەڕەدام لە بڕی ئەو سەنگە زۆرەی خراوەتە سەر لەشکری و ڕێبەرە سیاسەکان و دراوسەکانی وەک ئێران و کاریگەریان پێویستە بایەخ بترێ بە بەرژەوەندی توانستی خۆبەخۆیی بۆ ئەوەی توانای شتێکیان هەبێت دەنا بۆ خەڵک سوودی نابێت هەرچەند بە دڵنیاییەوە ساتەوەختی شەڕی داعش گرفتی سەخت بووە. لە پرسیارێکمدا کە ئاڕاستەی باڵوزی عێراق و شارەزایانم کرد باسم لەوە کرد کە ئێوە باسان لە شەڕی داعش و سیاسەتەکانی ناوچەکە و پێکاتە لەشکریەکان کرد بەڵام باسان لە گەندەڵی لە تەواوی عێراقدا نەکرد ڕەنگە بتوانن کۆتایی بە داعش بێنن لە ڕووی لەشکری بەڵام چۆن ڕوبەڕی ئەو هەموو گەندەڵێ دەبنەوە کە عێراقی وێران کردووە. لەو بارەوە ڕێبەرانی سیاسی عێراق پیان وتم کار لەسەر پەرەپێدانی پلاتفۆرمێکی ئەلکترۆنی دەکەن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە کە تۆ باست کردن دەستنیشانکردنی گەندەڵی و دڵنیایی لە کارەکانی حکوومەت و دابینکردنی خزمەتگوزاری و بابەتی لەو جۆرە لە ڕاستیدا سوپاسی ئەو پرسیارەت دەکەم گرفتەکە زۆر مەترسیدارە. هەر لە وەڵامی و پرسیارەدا باڵۆزی پێشووی ئەمریکا وتی پێویستە حکوومەتی ئەمریکا تیمێکی سەرەکی دابمەزرێنێت بەڵام ناوی نەنێت هەوڵەکانی دژی گەندەڵی لەبەر ئەوەی ئەو دەستەواژەیە جۆرێکە لە سوکایەتیکردن بە خەڵک بەڵکو و ناوی بنێت تیمی حکوومەتی. ژیانی گشتی خەڵک هەر لە بژێوی ژیانەوە تا دەگاتە پەروەردە و قوتابخانەکان خودی کۆمەڵگەی عێراقیش لە بەردەم کۆمەڵێک مەترسیدایە. پەروەردە یەکەمین هەنگاوە زۆر گرنگ دەبێت کچانی مووسڵ بچنەوە بۆ قوتابخانە پێویستە لە بارودۆخی شەڕ و ململانەیدا گەشە بە ژنان بدرێت و بکرێن بە ڕێبەر بۆ دووبارە بنیادنانەوەی کۆمەڵگەکەیان با پشتیوانی ئەمە بکەین جەخت لەمە بکەینەوە. هاوکار ڕۆژەڵاتی ناوەڕاستیش پڕە لە قەیران. بارودۆخەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر ئاڵۆزە کاردانەوەی خراپی هەیە من لەو باوەڕەدام فاکتەرە گرنگەکان ئەوەیە پێویستە هەمووان فێری ئەوە بین پێکەوە بژین لە کاتێکدا گەندەڵی خەڵک تاڵان دەکات لە پێناو بەرژەوەندی کەسانێکی زۆر کەمدا پێویستە ڕابگیرێت. سەبارەت بە ڕیفراندۆم و سەربەخۆیی هەرێمی کوردستان نوێنەری حکوومەتی هەرێم لە واشنگتن پرسیارێکی کرد یەکێک لە شارەزاکان بەم شێوە وەڵامی دایەوە. ئەگەر بڵێین کوردستان جیاوازە لەبەرەوەیە نەوتی هەیە بەڵام دەبێت هەموو سنوورەکانت بپارێزیت و بایخ بە هەموو ئەو کێشانە بدەیت. ڕێگەیەکی سەختە و تەنها کاردانەوەی ناوچەی نابێت بەڵکو کار دەکاتە سەر ناوچەکانی تریش. هەموو کەسێک دەوێت سەربەخۆ بێت. 20 ساڵ لەمەوبەر ئەمە دەکرا چارەی خۆنووسین ئەگەر دەتەوێت یوگۆسلاڤیا وەک نمونەیەکی باش بەکاربهێنیت نا نمونەیەکی خراپە. دووبەرەکی ئاینی لە پەرەسەندندایە هەژاری و گەندەڵی و لاوازی ئابووری بەردەوامە و بوونەتە کێشە. باڵۆزی عێراق گەشتبینە بە هەوڵە ئابوووریەکانیان لەگەڵ ئەمریکادا بۆ ئاوەدانکردنەوەی عێراق. ئێمە بە دوای وەبەرهێنان دەگەڕین خۆشبەختانە کۆمپانیا ئەمریکایەکان بایەخ دەدەن بە گەشەپێدانی ئابووری عێراق و بەداخەوە زیانی زۆری بەرکەوتووە پێویستمان بە کۆمپانیای هەمەجۆرە. ئایا پاشەڕی داعش ئاوەدانی دەست پێ دەکات یان ململانێ و بەڕەنگاربوونەوەی حیزبی و ئاینی و نەتەوەیی؟ ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا.